تەواوی کامەران حاجی عومەر و تیمی باسی ڕۆژتان لێبێت. ئەم جارە باس لە ڕووداوەکانی ئاگرکەوتنەوە دەکەین لە شاری هەولێر. لە ماوەی ڕابردوودا ئاگرکەوتنەوەیەکی زۆر لە چەند شوێنێکی گرنگی شاری هەولێر ڕوویداوە. بەهۆیەوە خەڵکێکی زۆر زیانی ماڵی زیانێکی زۆریان بەرکەوتووە. ئەمە هاتوونەتە یەکێک لە شوێنە گرنگەکانی هەولێر کە ئاگری لێکەوتەوە. هەولێر مۆڵ شوێنێک بوو کە چاوی میدیاکانی ڕاکێشان لەسەر ئەم ڕووداوە قسەی زۆری لەسەر کرا. ماوەیەکی زۆرە دەتوانم بڵێم لە مانگی 6 زیاتر لە 100 ڕووداوی ئاگرکەوتنەوە تەنها لە سنووری پارێزگای هەولێر ڕوویداوە. دەمانەوێت بزانین هۆکارەکانی ئاگرکەوتنەوە چییە؟ تیمەکانی بەرگری شارستانی چۆن ینی مامەڵە لەگەڵ ئەم ئاگرکەوتنەوانە دەکەن؟ دوکاندارەکان لەم بارەیەوە چی دەڵێن؟ لە ناوەندی مۆڵەکە ئاگرەکە کەوتۆتەوە وەکو دەبینە ئەمە شوێنی ئاگرکەوتنەوەکەیە. سەقفەکە نایلۆنە، تەواوی ئەو نایلۆنەی سەقف کە بە تەواوەتی پەردەپۆش کراوە ئاگری تێبەر بووە، تەواوی ئەو نایلۆنە سوتاوە ڕژاوەتە ناو مۆڵەکە. چەند دوکانێک سوتاوەکو دەبینین بەشێکی زۆر لە دوکانەکان بەشێکی بەرچاویان زیانی بەرکەوتووە، بەشێکی هەر بە زۆری ینی بۆتە خەڵۆ زیانی زۆر زۆر لی کەوتۆتەوە. ئێستا چەند کەسێک دەبینین تیمی بەرگری شارستانی ڕای سەرکەوت لەوێ لەگەڵ پێم وایە خاوەنی مۆڵەکەش بە هەمان شێوە. زیانەکان تاوەکو ئێستا زۆر جار قسەی لەسەر کراوە، هەر یەکە بە شێوەیەک باسی لێوە دەکات، بەڵام ئێمە هەوڵ دەدەین بە فعلی بزانین هۆکاری ئاگرکەوتنەوەکە چی. هەرچەندە باز لە کارەبا دەکرێت، بزانین ئەگەر لە پێشوودا سەلامەتی ئاگرکوژێنەوە هەبە، پێداویستەکانی ئاگرکوژێنەوە هەبە، چەند پارەی پێدەویست، ئێستا زیانەکان چەند دەخەملێنرێ. بۆچی دەبێ مۆڵێکی لەم شێوەیە وها گەورە ئاگرێکی وا گەورەی لێ بکەوێتەوە؟ چونکە لێرە بەدەیان دوکانی جۆر بە جۆر هەیە، هەر دوکانێک باوەڕ ناکەم کەمتر لە $10 مەوادی تێدا بێت. یعنی سووتانی ئەو هەموو دوکانە بەڕاستی جێگای پرسیارە چۆن دەبێت ینی پێداویستی سەلامەتی تێدا دەبێت. ماندوو نەبن. جەنابی ڕایسلااوت لێبێت. ئێوە بۆتان دەرکەوت کە هۆکارەکانی ئاگرکەوتنەوەکە چییە؟ بەڵێ ئێمە ئەو کاتێکە ئاگرەکە کۆنتترۆل کرا کامیرە چاودێری بازارەکەمان بێت و بەشێکی زۆری دوکاندارەکانش و خاوەن مۆلیش هاتن لە فەرمانگەکەی خۆمان کاتژمێر نوێی بەیانی بوو. کامیرەکانمان هەموو لێداوە و گەیشتینە ئەو سەرچاوی کە ئاگرەکە لە چێ دەستی پێکردێ بوو. کات کامەران ئەم دوکانە بوو کە بەڵێ ئەمە باشتر کرد بۆ ڕاستکەمەوە، ینی تۆ دەستگاکانی ڕاگەیاندن بە تایبەتی ئێستا هەمویان جیان لێمە پێیان نێر ناکرێ لۆ گەرمکردنی هەواڵی خۆی هەواڵێکی وا بڵا بکاتەوە کە خەڵک تووشی گومان و دلە ڕاوچێ بۆ هەواڵی ینی زانیاری هەواڵ ڕاگەیاندن هەبووتی 9 دوکان سوتاوە، یەک دەرێ 170 دوکان سوتاوە، یەک دەرێ 70 دوکان سوتاوە. من با پێت برێن بە حەقیقی کامیرەکانتان بزانم چەند دوکان لەو بازاڕە سوتاوە. سیرکە ئاگرەکە لە 9 سێمە لەم دوکانەیە کە دوکانێکی جلو بەرگا لە 9 سێم 3 دوکان سوتاوە. ئەمە یەک، ئەمە دوو، ئەمە سێ. ئەمەی سێم هەر بەتار بووە، ئەشیا تێدا نەبووە. باشە کە ئاگرەکە دروست بووە لەم دوکانە، ئاگرەکە ئیدی گەشەی کردووە، گەیشتە چێ گەیشتە ئەم سەقفەها ببینە بزانن ئەمە نایلۆنە کە ئاگری دەگاتی دەتاوێتەوە دێتە خوارەوە، کە کەرتۆ خوارەوە زیان بەخۆی دەگەێنی. با پێشت برم لە هەموو زبڵ و خاشاکەت چیەوە؟ ئەمە کۆشکێکی کافەیە، ئەمە سوتاوە وەکو ئەم کۆشکێ هەیە ئەلێرەیە کافێ بۆ پشودان. لەسەرەوە لە 9 سێ دوکان لە 9 ناوەند هیچ دوکان نەسوتاوە. ئی خوارەوە ژێر زەمینەکەیە ئەم دوکانە سوتاوە لەگە دوکانەوەی ژێر پێ ئێمە. ئەمەی ناوەند کۆشکە، ئەمە کۆشکێکی کافەیە سوتاوە، کۆشکێکی کافێش ئەلێرەیە سوتاوە. هۆکار کارەبا بووە. هۆکار لێژنەکە بڕیاری خۆیان داوە و لیژنەکە گەیشتە ئەنجامی کۆتایی و کە ئاگرەکە لەم دوکانە سەری هەڵداوە و کامێرە چاودێری کەش و لە سۆشیال میدیا و لە هەموو شوێنەکانیش گەشتی چەند دوکان سوتاوە؟ 5 دوکان و دوو کۆشتی کافێ سوتاوە بە ئاگر کە بۆتە خۆڵەمێش وەک دەبینین هیچ شتێکی لێ دەرنەچووە. بەڵام باش تێشکەت بۆ ڕۆمەوە 85 دوکان کە دوایین ئاماری ئێمەیە تیمەکانی ئێمەیە ئەو لیژنەیە زیانیان بەرکەوتووە. زیان چۆن؟
ئەو دووکەڵی کە دروست بووە ئەو سەقیفێنەی هێشتا ئەو دووکەڵە بستە دەرێ دووکەڵەکە پەنجی خواردوێتەوە لەناو ئێرە ئەم دوکانانە هەیە بەهۆی دووکاڵ و بگرا بەشێکی بەهۆی ئەو مادانەی کە ئێمە بەکارمانی هێناوە وەکو فۆم و ئەو ئاوا زیانی پێکەوت توێستا ببینە ئەم دوکانانە نەسووتاوە بەڵام دوکانی جوانکاری ئافرەتانە ئەو کەلوپەلەی کە هەیەی لەگە گەرمیت تاواوە باشە بەڵام لە کۆتادا هەتا نۆژەن دەکرێتەوە هەتا جارێکی دیکە دەکەوێتەوە خزمەتی هاوڵاتیان پێویستی بە مەسروفێکی زۆر پێویستی بەکاتە و ئەمە ژێستەوەتەوە لێرەیە بەڕێبەری کارژێڕیە لە کاتێک کە بڕیاری نۆژەنکردنەوەی دەدرێت دەبێتە بەرگری شارستان باشە جەنابی ڕادیەک دەخە بەس ئەوەی کە من بەنامەوە گرنگە ئەوە دێتە بەرگری شارستانی ئیجرراعاتی خۆشی دەکە چییە بەرپرسە لەو ئاگرکەوتنەوەی ینی لە ماوەی ڕابردوو دەبینن ڕووداوی ئاگرکەوتنەوە زۆرە خۆ خەڵک ینی هەموو کەسێک دەزانانی پلەی گەرمی ئەوەندە بەرزە خەریکە بڵێم چوزانم لە خۆیەوە ئاگر دروست دەبێت چێ بەرپرسە چێ کەم تەرخەمە من هیچ کەسێک بە تەرخەم نازانم و هیچ کە چێشی بە پێرزدانانێ دەزانی بۆ لەبەرەوەی ئەمە بوویتە کەسێکی یاسایی دەچێتە لای بەڕێزدا دووەری لێکۆڵینەوە بڕیاری کۆتایی لە دادگا دەدرێ پێداویستی لە دادگا دەدرێ نەخێر نەبووە نەخێر نییە نەبووە نەخێر بە هیچ شێوەیە بەرێ کارژێری تەنها ئامێری ئاگرکوژێنەوەی دەستیان نەبووە بەس وەکو سیستەمی بەرگری شارستانی بە شێوەیەکی گشتی ئەمە لە ساڵی 2006 دروست کراوە لای ئێمە پێی دەوترێت واقع حالی ینی پێش ئەوەی ئەو باڵەخانە لە پێش 2002 دروست دەکرێن زۆربەی زۆریان بۆ دانانین سیستەمی ئاگرکوژێنەوە بۆ دان ئەمە ئاگدار کراونەتەوە و دەبێت سیستەمەکە دابنێن کە دانەناوە ئێستا بڕیاری کۆتایی بەڕێز دادوەری لێکۆڵینەوە بڕیار لەسەر ئەم کەیسە دەدات. ڕووداوەکە لێک دوکان سەر هەڵدەدات ئاگرکەوتنەوەکە دواتر سات لە دوای سات تەوژمی ئاگرەکە بەهێز دەوێت گەیشتە مەرحەلەیەک سیرکەن بە ڕێزانەمەها ئەمە شێلمان دینگەی ئەم مۆڵەیە کە چۆن تاوایتەوە لەگەڵ ئاگرەکە ینی گروتینی ئاگرەکە بەم شێوەیە بەهێز بووە شێلمانی تاواندۆتەوە باشە خۆت بێنە شوێنی پۆلیسی ئاگرکوژێنەوە بەرگری شارستانی چۆن ڕوبەڕوویەوە ئاگرە دەبیەوە چۆن کۆنتترۆلی دەکەی ڕووداوی زۆر سیر و سەمەرە ڕوودەدات لە کاتی ئاگرکەوتنەوە هاوڵاتیەکی وەکو ئەم بەڕێزە کاسبکارە کاتی ئاگرەکە دەبینی 26 دەفتەری لە ناو قاسەکەیە هاوار دەکاتە تیمی بەرگری شارستانی کاکە فریام کەوت 26 دەفتەرم لە ناو قاسە بەجێشتووە ئەم پاڵەوانەی دەبینن فریای ئەم بەڕێزە دەکەوێت لە ناو ئاگرەکە دەچێت 26 دەفتەر دەردێنێ و دەیداتەوە بەم بەڕێزە تۆ پارەکەت قوتار کرد بەڵێ چۆن ڕووداوەکە کاتەکە هاتینە جێ ڕووداوەکە ئاگرێکی زۆر گەورە بوو یعنی تەحملی هیچ نەدەکرد هەمومان بە ئۆکسسیجین هاتینە ژۆرێ بە ئۆکسسیجین بەڵێ بە ئۆکسسیجین هاتینە ژۆر باشە کاتەوە برادرە هات هاواری دەکرد کە پارێکی زۆرم لە ژۆرەیە تەنها ناونیشانی دوکانەکەم لێوەگرت باشە تۆ لۆ پارەکە دەرنینەیە من ئەو پارە ئامانەت بک کامەران لەکردم ئەو پارەی برادرێکی بوو پێنجشەم بوو کە لە کرددانا بووم بە ئامانەت ئیدی تەعویلی وڵاتەچکەی دەکرد دوایکە ئەو پارش مەکتەبەکان کە قەپات بوو پارەکەی لەکنە مدانا ئەمیش سعات 5 سمێن تەلەفۆنیانە بۆ کردم گوتیان وەرە هەولی مۆڵ ئاگری گرتە ئیدی بێ نەمزانی و گەیشتمێنە بەڕاستی کاتم جەماعەتی بەرگری شارستانی هەولێر بەڕاستی پێشە من لێکانە بن جەماعەت گوتت فریام کەوت گوتم فریان کەون و بە جەنابیان لێکانە بەڕاستی مەکو زۆر شێوام گوتی کام توانێ گوتم ئەو توانێ ئامانەتەشی زۆر گەورم لە ژۆری ئەگەر لە بۆم دەرنێنی گوتم ئەم زەرەکی زۆر چیت کرد تۆ چیت کرد یاری ترسی خەڵکتە بوو یان پارەکە بوو خەڵکی لێ نەبوو تەنها ئاگرە دڵنیا بن کەس زوو بست بەیانێکی زوو تەنها عەرەسی لێ بوو ناونیشانی دوکانەکەمان لێوە گرت و چون دوکانەکەمان کردەوە ئاگرەکەت بڕی بەڵێ بەڵێ ئۆکسسیجینمان پێ بوو بەڵێ کەستان بریندار بوو الحەمدوللا سەلامەت بوون هەمووتان سەلامەت الحەمدوللا 26 دەفتەرت دا بەڵێ قاسەکەمان دەرینات کە پارەکەت وەگرتەوە دڵت خۆش بوو زۆر دڵم خۆش بوو بەڕاستی چەنددا بەرگری شارستانیەوە لە سوتان ڕزگاری کرد بە خوددا زۆر شاڵە دوێ ئەمە بە خۆمان ئەوە ینی تۆی لە میحنەتێکی گەورە بەرێ وەڵام چکە لە بەری پارەکە ئەمانەت بی خۆم نەبوو بەڕاستی زۆر بێتاقەت بوو کە ئاگرەکە شەریت پێم بڵێ تۆ لە ناو ئاگرەکە بووی زۆر زار دەڵێن بەرگری شارستانی کوردستان بە بەراو لەگەڵ وڵاتان بەو شێوەیە وەڵای گوناعبارە ئەوەی قسەی دەکات بەڕاستی چکە من هەتا گەیشتمە توانی خۆم پێشە من لێرە بوون
بەڕاستی کە پێشیانم گوت چەند تیم بوون جێبی زۆر بوون وڵات تقریبن بەخوای 15 تیم 10 تیم زیاتر دەبوون نانی بێت لە کارمەندەکانشان بەڕاستیش دەفتەر ڕۆیشت بە هەرچەندە پارەیەکی زۆر زەرر کەوتۆ لێرە بەڵام ئی تۆشی بەهات باە سەری چ زەرر وڵی کاکەمانە کەس باوەڕشی نەدەکرد دەیانگۆ با بەشتیوانی و پارێک و لە توانێدانە تو لۆ پای لە توانێ دادنی بە خواڕمی کرد دەستی جەماعەتی خۆشبی زۆر سپاسیان دەکەم جەماعەتی ئاگرکوژێنەوەی شارستانی هەولێر بەڕاستی زۆر ماندی بوون ئەم چاوی هەمیان ماز دەکەم لە کارمەندەکان ڕاهتا مدیرەکەشیان ڕووداوەکانی ئاگرکەوتنەوە ینی زۆربەی جار لە شوێنە قەرەباڵغەکان شوێنەکانی گشتی بازاری گەورە بەڕاستی تاڕادێک جرگ بڕن بۆ کاسبکاران بەشێکی زۆر پاش ماندووبوونێکی زۆر چەند ساڵ لە کەسابەتی شتێک کۆ دەکەنەوە بە عارەقەی نیچەوانی خۆیان دەیانەوەی ژیانێک بۆ خۆیان دروست بکەن لە ناکاو لەسەر کەم تەرخەمیەکی بەسیت سیستەمی ئاگر کوژێنەوە نییە ینی بەرگری شارستانی لەم وڵاتی ئێمە سەدان جار باز دەوە دەکات کاکە تکا دەکات یعنی یاسای داناوە هەر کەسێک مۆڵی هەیە هەر کەسێک بازارێکی گەورەی هەیە تکا دەکات سیستەمی ئاگر کوژێنەوە دابنێن سیستەمی ئاگر کوژێنەوە لە خزمەتی کاسبکار و دوکاندار و شوێنەکانە بەڵام لە هەمان کاتدا بەشێکی زۆر تاوەکو ئێستا بۆ نمونە من هەوڵ دەدەم بچمە قەیسەری گەورەی هەولێر ئەم قەیسەریە بە هەزاران دوکانی تێدا هەتا ئێستا سیستەمی ئاگر کوژێنەوەی تێدا نییە نۆژەن کراوەتەوە دیزاینێکی تازەیە بەڵام حیساب بۆ بەرگری شارستانی ناکە ڕووداوێکی لەم شێوەیە کاک ئەمیر بەڕێوەبەری مۆڵە کاک ئەمیر تۆ پێم بڵێ زیانەکان چەند بوو لە مۆڵەکەوت زۆرە تووشی کێشەبوونە یەخودە سەرەتا دەستان خۆش بەخێر بن خۆی گەورەترین شت لای ئێمە زەرەری ڕۆحیمان نەبووە زەرەری گیانیمان نەبووە دوکاندارێکمان نەسووتا دوکاندارێکمان بریندار نەبوو بەڵام زەرەری ماڵیمان زۆر بووە لە بۆ نمونە ئێستا هەروەکو بەڕاستی زۆر ڕقەممان جێ لێ بووە لە میدیاکان لەر هەمووان دوکان هەبووە باسی ئەوەی کردە 50 دەفتەرم لێ سوتایە 40 دەفتەر ئەشیام لێ سوتایە زێدەڕۆی ئەمە بە قراری قەتعی ڕاز نییە بە بەڵگەوەش دەیسەلمێن من داتان پێە بەداتا قسان دەکەین بە ڕقم لە هەولێر 5 دوکان سوتایە لەگە دوو کافتریە 5 دوکان و دوو کافتریە هەولێر مۆڵ بڵێ یەک لە دوکانەکانمان هەر بەتاڵ بۆی چیدا نەبووە تەنها سووتانی سەقفسانەی و شکاندنی جامەکەی بۆ دیکۆرەکەی ژۆر تۆ بەڕێوەبەری ئەم مۆڵەی زیانێکی گەورەی ناگەینێ بە تەواوی دوکاندارەکان لەوەی هەتا چەند ڕۆژ ئەم بازارە لە کار دەکەوێت تەقدیرمان کرێ 3 هەتا 4 مانگ بازاری هەولێر مۆڵ لەژێر نۆژەنکردنەوە دەبێت ڕاوەستە بەڵام ئەمە چمان کردیە وەکو هەولێر مۆڵ وەکو ساحبی هەولێر مۆڵ کاک ئیبراهیم سۆفی چی کردیە گەلەری مۆڵی لە خزمەت هەموو دوکانەکە دوکاندارەکان دانایە کە گەلەری مۆڵش ئیوانە پێی گوتون لە بەیانی ئەوەرن ئەشیاکانتان بینین لە گەلەری مۆڵ دوکانتان دەدەمێدانین بەبێ بەرامبەر تاویست بکەنەوە بەڵام پێم بڵێ کاک گەمیریانی بەشێک لە دوکاندارەکان لەوانەیە زۆربیان ئێستا لە ماڵەوە بن هەرێکە خەمێکی هەبێت چونکە بەڕاستی تۆ لە دۆخی ئێستای قەیراناویدا دوو ڕۆژی ژنەکەی هەفتەیەکی ژنەکەی ئەزمەیەک بۆ ماڵ و منداڵت دروست دەبێت بۆ ینی سیستەمی بەرگریتان دانە ناوە سەلامەتی ئاگر کوژێنەوە بەرگری شارستانی دەڵێ کاکە چەند جار ئاگادارمان کردینەوە هیمالیان کرد بەڵێ خۆی لە 2006 کا دروست بوو هەولێر مۆڵ دروست بوو لە هەموو کوردستان سیستەمێک نەبوو بە ناوی سیستمی ئاگر کوژێنەوەی سەقفی سیستەم هەبوو بتڵ ئەمە بتڵەکانمان ئیشی کردیا بتڵیشمان لێرە هەبوو بەڵام ئاگرەکە گەورە بۆ بە خێرایی تەشەنێ کردیا کۆنتترۆل نەکرایە لە ئاخیری کە بەیانی جەنە بەڕێزان لە بەرگری شارستانی گەیشتنە ئێرە بەڕاستی جێگای دەستخۆشیان لێ بکەین توانیان تەنها ئەوەندە زیانەی لێ بکەوێت ئەویدیان کوژاندەوە کۆنتترۆلیان کرد کۆنتترۆلیان کرد ئەگە ئەوان نەبان هەولێر مۆڵ بە کاملی دەسووتا هەموو ئەشیاکانی بنزینە خاڵشکە لێرەمە حەزم لێ بەڕاستی گلەی لە ڕاگەیانەکان بکەم لەبەرچم
کابراایەک دەینن لەسەر تەلەڤزیۆنەکان قسان دەکا باسی چ دەکات دەڕێ لە هەولێرمۆڵ مەزموعە خەڵکی چانداناوە ئاماژە بە من دەکات کە بە چاوسۆرکردنەوە فیرعون ئاسا دێن پەنجەمۆر بە خەڵک دەکەن با تەفاسیلەکەت پێ برێن بە ئەمەکو قەرەبووی ئەو خەڵکەمان کردیتەوە کە پەنجەمۆر بەڵێ ڕاستە پەنجەمۆرمان پێیان کردیا بەڵام بەرامبەر ئەو پەنجەمۆری کە ئێمە بە دوکاندارەکانمان کردی ئێمە چمان کردیا ئێمە ئەستانە پێمان گوتینە کاکە پێنج ئەو دوکانانێکی بە سەتاسەتی سوتاینە ئەو بەسەر چاومەچای دەکەینەوە ئەوانی در کە زەرریان یەکەتیا بە مانگانە ئەمە ئیشان لۆ دەکەین جەنابەت دوکانداری لای ئێمە $1000 لە جەنابەت زەرەر بووە ئێمە دەین بەرامبەر ئەو $1000 کری مانگانە لێناستینی زیانەکانی ئاگرکەوتنەوە لە هەر شوێنێک زیانێکی زۆر ینی هەر ئەو کاتە نیە خەڵکێک دەبینی ئاگرێک کەوتۆتەوە تیمی بەرگری شارستانی خەریکی کوژاندنەوە دوای ئاگرەکەش گرفتێکی زۆرە بۆ نمونام دوکانی ئێستا دەبینن خاوەنەکەی دەڵێ کاکە زەرەرم بەرکەوتووە چل دەفتەرم زەرەر کەوتووە کابرای خاوەن مۆڵ دەرێ کورە کاکە چلی چی و حاڵی چی کامیرەم هەیە 6 دەفتەری تێدا نییە ئەم گرفتە چی بەسەردێ دەکەوێتە دادگا ینی ئێستاوە نمونەیەکی یەکێک لە کێشەکانە لە دادگایە خاوەن مڵک قسەیەک دەکا دوکاندارەکانش قسەیەکی دیکە تۆ خاوەن دوکان بەڵێ من خاوەن دوکان باش ئەو گرفتەتان هەیە چەند زەرەر بەرکەوتووە وەڵا تقریبا 40 دەفتەرمان زەرەر کرد 40 دەفتەر 50 دەفتەرم زەرەر کرد خاوەن مڵک چی دەرێت خاوەن مڵک بەخۆشی لێدوانیدا ئەو تا تەسویرم پێ بەخۆی لێدوانیدا لە تەلەڤیزیۆنەکان دەر 30 دەفتەر زەرەری پێکەوێتێ بەزەوەی سەعاشە لە قسەکەی دەکات باش ئێستا چۆن دەتەوێت تاویز بکرێتەوە خاوەن مڵک دەڵێ کاکە وەڵە خەتەم نیش نەبووە قەزا و قەدەرە لە دنیا ئاگر دەکەوتەوە ڕاستە قەزا و قەدەر هەیە بەزا لێرە قەزا و قەدەری ژەوەی هەیە سەبەبی دەبێت سیستەمە چی ئاگر کوژنەوەی پێت گوت دابنێ جەماعەتی شارستانی پیان گوت بوو کاکە دەبێت سیستەمە چی ئاگر کوژنەوەدان تەبلیغ کرانە لە مانجی سێوە تەبلیغ کرانە ئەوانە جێڕایار نەبووینە جان لە حکومەت ڕانەگرتیە باشە چۆن قەرەبوو دەکرێنەوە ئێوە یعنی ئەوە ڕووداوەکە دروست بوو کە زەرێکیش دەکەوێت دەڵێ هەمومان دەبی ملی بدەینێ لە زەرەرەکە پێت وایە چارەسەر چی دەبێت حکوومەت دەبێ بیکە خاوەن مۆڵ دەبی بیکە لە جیرفانی تۆ بڕوا زەرەرەکە چۆن بەڵێ وەڵاهی قەرەبووکردنەوەکە جۆری هەیە مەسەلەن بۆ نمونە ئێستا و دوکانە $40 زەرەر کردی ئێستا کە شتەکە دایانێ بە ئاکارشکەدا بن چۆن دەڵێ ئەو کابرا هەر شەرعی نەبووە لێرەیە باشە ئەو دوکانە هەر ئەسڵەن ئیبرام بووە پاشانەکە کە ئەوانە باسی 40 دەفتەر زەرەری پێکە زەرەکەیان پێ قورسە دەرن 40 دەفتەری چی و ئەوەی ئێستا کێشەیە لەگەڵ ئەجە لێرە قەرەبەکە چێ داوا لە حکومەت دەکەینەوە پەلە لە شتەکەم کە لە ڕێگەی دادگا زۆر تاخیر دەبی ئەستا ئەو کوڕە باوەڕکە پارەی تەکسینە پێویستە مەرکە شورتە و محکەمەی میسال ناتوانانی ماڵ و منداڵی شیرە خۆرەی هەیە لە ماڵێ هەتا ماوەیە شێرە دادەخرێت هەتا ماوەی زۆر دادەخرێت و پاشیوی کو تاویزە ئەو کابرا بای 40 دەفتەر کەمەوادی هەیە قەرداری خەڵکە باش ئەمانە گرفتە ئەوەی دەبینن ئەمانە دوکاندارن یعنی گرفتەکان درێژەی دەکێشێ هۆکار چییە گرفتەکە چییە لە چیەوە سەری هەڵدا نەبوونی سیستەمی سەلامەتی ئاگر کوژێنەوە زۆر شوێن هەیە لە کوردستان بە تایبەت هەولێر پایتەختە بازاری یەکجار گەورە و فراوانی هەیە بازاری فراوان گەورە بە ملیۆنان دۆلار خوا نەخواستە لە هەر شوێنێک ئاگر بکەوێتەوە وەکو لەنگە بازاری نازانم چی لەو شوێنانەی کە زۆر خەڵکێکی زۆر زەرەری لێ دەکەوێتەوە ئەو کاتیش هەر یەکەک دەیەوێت ئۆباڵی زەرەرەکەی بخاتە سەرشانیە جەنابی ڕاید ئێوە یعنی پەیامتان بۆ هاوڵاتیانی هەرێمی کوردستان چێ بە تایبەت هەولێر زۆر بازاڕێ وەکو بازاری قەیسەری بازاری کووران ئەو بازارانەی کە پێویستن سیستەمی سەلامەتی ئاگر کوژێنەوە دانێت چ بازارێک من حەز دەکەم لە ڕێگەی کوردستان بچارەوە ئاگاداریان بکەنەوە بەڵێ ئێمە لە مانجی چواردە مۆڵ لەلایەن تیمەکانی ئێمە ئاگادار کراینەوە کە ڕێنمایەکانی بەرگری شارستانی مەرجەکان لە بازارەکانیان دانین بەڵام ئەوەی گرینگە کاکامەران با هەمومان لە خۆمانەوە دەست پێ بکەین ئەوەی سوتا ئێستا دەبینن چ دیمەنێکە چێت سەروەت و سامانە چێ وڵاتە بۆتە خۆڵەمێش دەبا لە خۆمانەوە دەست پێ بکەین لە ماڵەکەم کوێ لە ماڵەکەی خۆی ئامێری چاکوژێنەوەی دانایە ئەگەر ماڵەکەی ئاگری بگری هەموو ئاگرێک کە دروست دەبی بچووکە گەورە دەبێ کە من هیچ ئامێرێک و پێداویستێکم لەبەر دەست نەبی گەورە دەبی ئەو کاتە لە کۆنتترۆلەر دەچی ئەوەی هەیتم دەسووتێ ئەوەی ئێستا جێی لە ئێمەیە ڕووی گلەیەکان هەموو لەلایەک
ڕووی سیستەمی بەرگری شارستانی با لە خۆمانەوە دەست پێ بکەین با ماڵەکەی خۆمانمان خۆش بێ ینی لە ماڵەوە دەست پێ بکەیت لە ماڵەکەی خۆمان بەڵام مەترسی گەورە لەسەر هەولێر ئێستا لە مەترسی گەورە زۆر شوێن هەیە ئەوانەی باڵەخانە کۆنەکانن ئەوانەی کە پێش 2010 دروست کراون ئەمانە دەبێت سیستەمی بەرگری شارستان خۆیان بپارێزن دوکاندارەکە خۆی بپارێزی کە ئێوارە دەگەڕێتەوە کارەبایەکەی بکوژێنەوە ئامێری ئاکوژێنەوەی دەسی لە بازارەکەی دابنێ سەلامەتی خۆمان بپارێزین با خۆمان بپارێزین با سامانی وڵاتەکەمان بپارێزین بەس ڕوومان لە بابەتێک نەبێ ئایا ئەم شوێنە هەیتی نیتی با لە خۆمانەوە ئەوەی نەسووتاوە ئەوەی ئێستا ماوە بازاری قەیسەریە بازاری سیما بازاری تەیراوەیە کورانە ئەمانە هەمووی گرفتە شێخەڵە ئەمانە هەمووی بازارە با هاوڵاتی خۆی کاکە ناکرێت تۆ ژمارە بەرگری شارستانی لەکردنەبی کاتێک کە دەسووتێش زیانێکی زۆرت بەردەکەوێت ئەوە هەیتت دەسووتێ لە خۆتەوە دەست پێ بکە باشە کاکی هاوڵاتی من ینی ناچارم وەکو ڕای سەرکەوت باسی لێوە کرد بەرپرسی ڕاگەاندنە باسی لە بابەتەکان کرد پێویستە سیستەمی بەرگری شارستانی ئاگرکوژێنەوە دانێن ڕووداوەکان مەترسیدارن تکایە خۆتان تووشی زەرەری ئەم کاسبکارانە مەکەنەوە کە ئێستا جەرگی بریندارە نازانێ چۆن تاویزی دوکانەکەی بکاتەوە ئامارەکان چی دەڵێ من لە کۆتادا دەمێ بۆ کۆتایی بە بەرنامەکە بێنم لە ماوە 6 مانگی ڕابردوو لە مانگی 112 مانگی 2 ڕووداوی ئاگرکەوتنەوە 93 مانگی 3 107 مانگی 4 مانگی پێنج 231 ئاگرکەوتنەوە مانگی 654 ئاگرکەوتنەوە بنزین یاری منداڵان نەود جگەرە کەمتەرخەمی هاوڵاتی جگارە فرێدەدانە ناو ئۆتۆمبیل جێ لێ نییە چی بەسەردێ غاز ڕووداوێک کە تاوەکو ئێستا لێکۆڵینەوە 56 ڕوودا و هەر لێکۆڵینەوەی لەسەردا دەکرێت نازان ئاگرەکە لە چی دروست بووە کارەبا 39 ڕووداوە تکا دەکەم لە ڕێگەی ئەم بەرنمەیەوە ئەو هۆشیاریە وەربگرین سەروەت و سامان و جانی خۆتان بپارێزن و ئیتر بەسە با سیستەمی بەرگری شارستانی دابنین و خۆمان لە ئاگرکەوتنەوە بپارێزین تا باسێکی دیکە و بابەتێکی دیکە بەخواتان دەست پێ